الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشك برای ایمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. لمانجي رجبي بيروزاين أو مانجي كوايك لا أشهر الحروم، مانجا قدغ كراوكان شر و ئاشوب و فیتنە و تاوان و گوناهی تیا حرام کراوە. تاوان و گوناه لەو مانگەدا یا لەو مانگانەدا لە هەموو کاد و ساتەکان و مانگەکانی تر جورمەکەی قورسترە و تاوانبارتر ئەبێ، ئینسان گوناهبارتر ئەبێ. خوای تبارك وتعالى لە قورئانی پیرۆزە ئەفەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم إن عدة الشهور عند الله 12 شهرا في كتاب الله يوم خلق السماوات والأرض منها 4 حرم ذلك الدين القيم فلا تظلموا فيهن أنفسكم. خوای تبارك وتعالى ساڵی بە 12 حساب کردووە و ئەژمار کردووە و دایناوە لەو ڕۆژەوەی کەوا ئەرز و ئاسمانەکانی دروست کردووە. 4 لەو 12 مانگە خوای تبارك وتعالى قەدەغەی کردووە و یاساغی کردووەتیایە کە مسلمانان و ئیمانداران و خەڵکی بەگشتی زوڵمی تیا بکە بە نەفسی خۆی، بەرامبەر بە خەڵکی، بەرامبەر بە مجتەمە و کۆمەلگا، بەرامبەر بە مەخلوقات. خوا بەو عەزەمەتیە فەرمێت 4 لەو 12 مانگە قەدەغە کراون، زوڵمی تیا مەکەن، ستەمی تیا مەکەن لە خۆتان و لە غەیری خۆشتان. خۆ زوڵم و ستەم هەموو کاتێک حرامە، تاوانە، گوناهکردن هەموو کاتێک خراپە. ئینسان خوا لە خۆی ئەڕەنجێنێ، چ گوناهی گەورە بێ چ گوناهی بچکۆلە بێ. گوناهی بچکۆلەی بەردەوامبوون لەسەری بەدە گوناهی کەبیرە. بەڵام لەم 4 مانگە خوای تبارك وتعالى زۆر بە توندی ئاماژەی پێیەکا و باسیەکە کە ئێمەی مسلمان و ئیماندار ئاگامان لەو 4 مانگە بێ، ڕێزیان لێ بگرین چونکە خوا زۆر ڕێزی لێگرتوون و عیبادەتی زۆر تیا بکەین چونکە خوای تبارك وتعالى وای زۆر پێخۆشە. جا مانگی ڕەجەب ئەو 4 مانگەی سییانیان بە یەکۆن کە مانگی زولقەعیدە و زولحیجە و مانگی محەڕەم، ئەم سییانە بە دوای یەکایەن متەوالین. بەڵام مانگی ڕەجەب سەردە تەنهایە کە لە نێوان جەمادی ئەخیر و شەعبانایە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی ڕەجەبی مبارەکە. ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە یەکێ لە فەرمایشتەکانی خۆیان ئەفەرمێت ئومەتە نازارەکەی پێغەمبەری خوا ئاگادار بن: الدعوات مستجابة في 5 ليال. دوعا و پاڕانەوە و نزا و مناجات لە 5 شەو لە 5 ڕۆژە گیرا ئەبێ، خوا قبوڵی ئەکا کە ئینسان بە خوشوع و بە خوضوع و بە زیلەتەوە بیکە لە حوزوری پەروەردگارە و داوا بکە. یەکێک لەو کاد و ساتانە و لەو شەو مبارەکانە یەکەم شەوی مانگی ڕەجەبی مبارەکە، ڕۆژی یەکەمی مانگی ڕەجەبی مبارەکە. جا ئەمڕۆ جومعەی شەو خۆی هەریکە لە سەید الئەیام و ئەو ڕۆژەیە دوعاتیا قبوڵە و گیرا بێ. سەید الئەیامە هاوکاتی یەکەم ڕۆژی مانگی ڕەجەبی مبارەکیشە کە یەکێکە لە مانگە قەدەغ کراوەکان. دوعا و نزا و پاڕانەوە تیایدا قبوڵە ئەگەر ئینسان شەرت و مەرجی دوعای تیادا بێ. ئازیزان و خۆشەویستان، خوشک و برا ئیماندارم، ئەم مانگە قەدەغە کراوانە کە خوای تبارك وتعالى قەدەغەی کردووە کە ئێمە زوڵمی تیا بکەین و ستەمی تیادا بکەین، چونکە ستەم و زوڵم وەک ئەرزم کردن لە هەموو کاد و سادەکان زیاتر گەورەترە و خراپترە و قێزەوەنترە. وەک شەڕ، دوژمنایەتی، قەتل و قیتال، دزیکردن، زیناکردن، تاوانکردن، هەتکی حورمەتکردن، باسکردنی خەڵکی، بوهتانکردن بۆ خەڵکی، زبان نەپاراستن لە ناموسی خەڵکی. بە هەر حاڵ ئەمانە هەمووی زوڵمە، ئەمانە هەمووی ستەمە، ئەمانە هەمووی خیانەتە. ئینسان پێویستە لەم مانگەدا بە تەواوی ئەگەر شتێکی تیابێ وازی لێبێنێ، نەک ئەنجامی بدا و نەک برەوی پێ بدا، نەک زیاتر هەوڵ بدا تاوان بکە. لەم مانگەدا خوا لە خۆی بڕەنجێنێت. ئەم مانگە قەتادەکەیەک لە سەحابەی پێغەمبەری نازدار أفرمت إن الله اصطفى صفايا من خلقه، اصطفى من الملائكة رسله
ومن الشهور شهر رمضان والأشهر الحرم، واصطفى من الأيام الجمعة، واصطفى من الليالي ليلة القدر، فعظموا ما عظم الله. أفرميت خواهي تبارك وتعالى هەڵی بشاردووە ناو مەخلوقاتی خۆیان، بۆ نمونە لەناو فریشتەکانە کۆمەڵی فریشتەی هەڵبژاردووە، فەزڵی هەندێکیانی داوە بەسەر هەندێکیانە، و لە ناو مانگەکانە مانگی ڕەمەزانی هەڵبژاردووە، کردوی بە سەییدی شهور و گەورەی مانگەکان بۆ عیبادەت و بۆ تەقوا، بۆ خێر و خێرات. اینجا لەگەڵ ئەشهور الحرومە ئەو چوار مانگەی کەوا شەڕ و حەربی تادا قەدەغە کردووە، خوا هەڵی بژاردووە و فەزڵی داوە بەسەر مانگەکانی ترە. و هەروەها لە ناو ڕۆژەکانە ڕۆژی جومعە، شەوی جومعە، و هەروەها وەستەفا من اللەیالی لە شەوەکانیشا لەیلة القەدری هەڵبژاردووە کە خۆی ئەفەرمێت لەیلة القەدری خەیڕ من ئەلفی شەهر. بۆیە ئەم زاتە ئەفەرمێت ئەوانەی خوا بە گەورەی زانیوە و پیرۆزی کردووە، ئێوەش بە گەورە و پیرۆز سەیریکەن، ئێوەش ڕێزی لێ بگرن. بەچی؟ بە عیبادەتکردن، بە سەدەقات، بە ئیحسان، بە چاکەکردن. یەکێک لەو شتانەی کەوا عملی چاکە و کردەوەی چاکە ئینسان بیکا لەم مانگەدا ڕۆژووە، هەرچەند بە حەدیثێکی تایبەتی نەهاتووە لەسەر گەورەی ڕەجەب پێغەمبەری خوا بدوێ وەکو شەعبان یاکو ئاشورا یاکو تاسوعا. بەڵام عولەما و زانایان ئەفەرمون مادەم ئەم مانگەیەکێکە لە ئەشهور الحوروم و ڕۆژووی مانگی ئەشهور الحورومیش خۆی عمل و کردەوە تایە زۆر گەورەیە، ڕۆژوویەکێک لە کردەوە گەورەکان ئینسان تا بتوانێ بە ڕۆژوو بێتایە باشە و چاکە. وەلا سەرێکی سەحیحا وارد بووە ئەفەرمێت لە بەهەشتا کانیەکەیە کە بەڕاستیە و کانیە ئەشەد بەیاض من اللەبەن، لە ماسپیترە، لە هەنگوین شیرینترە، دانراوە بۆ ئەو کەسانەی کەوا لە مانگی ڕەجەبە ڕۆژ یەکتایە بە ڕۆژوە بن. مانگی ڕەجەب وەک مانگەکانی تر چۆن ئەیام البیض تایە، ئەیام السەوادی تایە، دووشەمە و پێنجشەمەی تایە، سونەتی داودی تایە، سونەتی محەممەدی تایە، ئینسان ئەتوانێت تایە بە ڕۆژوو بێ وەک مانگەکانی تر. و لەوەش کە مانگی ئەشهور الحورومە ئەو خێرەی ئەگا کە لەم مانگەدا حرمەتی گرتووە، لەم مانگە چونکە خوا حرمەتی لێ گرتووە، ڕۆژوویەکێکە لە کردووە چاکان. سەدەقەکردن، هاوکاری فەقیر و هەژاران لەم مانگا زۆر ئەساسە، بە تایبەت کەیسەر لە مۆسیمێکی سارداین، لە زستانین، زۆر لە فەقیر و هەژاران محتاجن، پێویستیان بە هاوکاری مادی و معنەوی هەیە. تۆی مسلمان و دەوڵەمەند و دەسڵاتدار خوا پێدا و هاوکاریان بکەن کە لەم مانگە پیرۆزە کە مقدمە و پێشەکێ و مانگی ڕەمەزان خێرێکی زۆر گەورە دەگا. ئازیزان و خۆشەویستان، نوێژەکان لە کاتی خۆیان بکەی، جەماعەتەکان نەفەوتێنی، سونەتەکان بکەی، ڕاتیبەکان بکەی. بەرحاڵ ئەمانە هەمووی ئەعمالی چاکەیە لە مانگی ڕەجەبە ئینسان بیکا و بەمانە خۆی لە خوا نزیک کاتەوە، چونکە وەک ئەرزم کردن سەدەقە و خێر و چاکە لە مانگی ئەشهور الحورومە بەڕاستی تەوفیری هەیە لەگەڵ مانگەکانی ترە. بۆیە چۆن گوناه تەوفیری هەیە، ئینسان گوناهی تیا بکە زیاتر گوناهبارە بێ، ئەگەر چاکە و خێریش تیا بکەی زیاتر خێردارترە بێ و زیاتر بەرەکەتدارتر ئەبێ و بەرەکەت وەرئەگری. ئازیزان و خۆشەویستان، چونکە مانگی ڕەجەب و ئەشهور الحورومە و یەکێکە لە مانگە پیرۆز و مبارەکان. خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ، خوا لە هەموو لایەکمان خۆش بێ، خوا عاقیبەتمان بە خێر بێڕی، خوا تەوفیقمان بی لەم مانگە پیرۆزە کە مانگی ڕەجەبە، مانگی چاندنی تۆوەکانە، مانگی عیبادەت و چاکەیە. یا ربی خوایان موفقمان کەی تۆی ئیمانی چاک و کردەوەی چاکی تیا بچێنین، لە شەعبانە ئاوی بدەین و لە ڕەمەزانە بمان بدوورێتەوە بە ڕەحەمات و بەرەکاتی خۆت پەروەردگارە. یا ربی خوایان لە باوکو دایکمان خۆش بە، لە باوکو دایکمان ڕازی بە. یا ربی خوایان هەموو لایەکمان بە ئیمان و بژێن و بە ئیمان و بمان بنە، بە ئیمان و زندومان کەرەوە، لە دەرد و بەڵا و نەخۆشی و ناخۆشی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵ و وڵاتمان پارێزاو کەی. یا ربی خوایان دەپارڕێینەوە دەرد و بەڵا و مصیبەت لە وڵاتمان بە دوورکەیتەوە. یا ربی خوایان ئەو زوڵم و زۆر و ناڕەحەتی کە بەسەرمانۆیە، ئەو قەیران و گرانی بەسەرمانۆی خوایە، بە لوتف و کەرەمی خۆت لەم مانگە پیرۆزە و لەم ڕۆژە پیرۆزە ئاپارڕێنەوە لە تۆ پەرۆ لە سەرمانی هەڵگیری پەروەردگارە، لە سەرمانی لاوەی خێر و بەرەکاتی ئەرز و ئاسمان بژێنی بەسەرمانە، کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاح کەی، ئیمان و ئیسلامی وجدانیان بیتێ. یا ربی خوایان ئەگەر شیاوی هیدایەت نین، هەر زوڵم و زۆرمان لێکەن و خیانەتمان لێکەن، وڵاتمان وێرانەکەن، وڵاتمان سوتماکەن، وڵاتمان ئەدەن بە دژمنەوە،
نان و قوتی میلەت ئەبڕن یا ربی خوای ئەگەر شیاوی هیدایەتن هیدایەتیان بە ئەگەر شیاوی هیدایەتن خوای تەفروتونان کە لە کۆمانان کەیتەوە یا ربی خوای لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت شیفای نەخۆشەکانمان بەی ئەوانەی کەوا داوای دوعای خەیریان لێکردوین لە ناوەی وڵات لە دەرەوەی وڵات خوای شیفای عەجیل بەپەلەیان بۆ بنێرە یا ربی خوای گیان هیچ لایەکمان زەلیلی سەر جێگا نەکەی یا ربی خوای شیفای دڵ و دەرونی هەموو لایەکمان بەی ئەوانەی کەوا منداڵن منداڵی ساڵحیان بەرێ ئەوانەی هیانە و ساڵح خوای بۆیان ساڵحکەی یا ربی خوای ئەوانەی هیانە و مەفقودە و دیار نەخوای بەیکیان شادکەیتەوە یا ربی خوای ئەوەی زوڵمی لێکراوە لەنایەن زاڵم و ستەمکارەوە یا ربی خوای دەرگای خێر و خۆشی لێ بکەرەوە زاڵمی بۆ لە ناوبەرە کارەکانی بۆ ئاسان کە کاری هەموو لایەکمان ئاسان کە خوای لە دەپاڕێنەوە بەزەی بە مسلمانانی غەزە و فەلەستین نابێتەوە یا ربی خوای یان سەریان خەبەسەر دوژمنە یا ربی خوای دوژمنان بۆ زەلیل کە یەهودیان بۆ زەلیل کە جەش و جاش یەهودیان بۆ تێک بشکێنە یا ربی خوای دەسڵاتی دوعامانەیە هیچ دەسڵاتێکی ترمانیە خوای فریای مسلمانانی غەزە و فەلەستینکەوە دەرگای خێریان لێ بکەرەوە شیفای نەخۆشەکانیان بە شیفای بریندارەکانیان بە یا ربی خوای ئەو جەش و جاشە زۆرە ڕۆیشتۆ بۆیان خوایە لە ناویان بەرە ئەو جێشە بشکێنە بەسەرێکە خوایە تۆ قادری تۆ بەتوانای بە جنود و سەربازی خۆت فریای ئەو مسلمانانەکەوە وەک فریای پێغەمبەر و سەحابەی پێغەمبەر و مسلمانان کەوتی لە هەموو کات و ساتێکا پەروەردگارە ئێستا ئەو مسلمانانە محتاجن بە دەسەڵاتی تۆ محتاجن بە ڕەحمەتی تۆ بە هێزی تۆ بە قودرەتی تۆ خوایە عەجائیبی قودرەتی خۆت لناوينا بنينا يا ربي خوا ظالمان بو سليل كولنا وبرا آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.